کورد چەندین ساڵە لە بەغدایە بەڵام تا ئێستا نەیتوانیوە دەستکەوتێکی ئەوتۆ بە ئاخاری بەرژەوەندیە نەتەوەیەکانیدا بەدەست بێنێت. هۆکاری ئەمەش بۆ خەمساردی حیزبە دەسەڵاتدارەکان و سووربوونیان لەسەر بەرژەوەندی حیزبی دەگەڕێتەوە. چاودێرێکی سیاسی ئاماژە بۆ ئەوە دەکات لە لای دەسەڵاتدارانی هەرێم شتێک نەماوە بە ناوی بەرژەوەندی میلەت لاوازترین بازنەش دروستیان کردبێ بازنەی کوردایەتیە ئەوەشی کە هەوڵیان بۆ دابێت بەرژەوەندی شەخسی و حیزبیە. ئەو حیزبانەی دەسەڵات سەرکردایەتی کوردی ئێستاش خۆویستیەکەی لە حەد بەدەرە شتێک نەماوە بە ناوی کوردایەتی و مەبادی نیشتیمانی. زەعیفترین حەڵقەی پەیوەندی ئێستا ئەو کوردایەتیە. حەڵقە هەر بەهێزەکەش بەرژەوەندی و پۆست و پلێ. شتێک لە سیاسەت لە کوردستان بە ناوی عەیبە نەماوە. سەرکردەی گەورەی کورد، سەرکردەی بچووکی کورد، سەرکردەکان ئێستا شتێک دەرن سەعاتەشکەلی پشێمان دەبنەوە. ئەگەر باسی ڕێفراندۆمیان کرد ئێستاوا دەبین شەڕە لە بەغدا. ئێخۆ ئەو ڕئیسەی دەردەسی لە بەغدا دەبی سوێن بخوا، دەبی بەڵێنیش بدا کە یەک پارچەی خاکی عێراق بپارێزی، نەک یەک پارچەی هەر خاک، دەبی ئاسمانەکەشی بپارێزی. باشە ئەی ڕێفراندۆمە چۆن کرا؟ ئەو هەموو دۆڕانە گەورەیە کرا نیوەی کوردستان لە دەستوجەیشی تورکیا هاتیە، ئێران هاتووە، شتێک بە ناوی سەروەری کوردستان نەما. کەسی دەژێن هەر سەرکەوتووین لە کۆتایی هەموو ئەو معادلە دۆڕاوانەش میلەت زەرێکی زۆر گەورەی کردی. ئەندامێکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانیش دەڵێت ئەوەی دیاروڕوونە لای حیزبەکان بەرژەوەندی تەسکی حیزبی و شەخسیە. لەو نێوەندەشدا بەرژەوەندی گشتیان ون کردووە لە کاتێکدا پێویستە کار بۆ بەدەسێنانی بەرژەوەندی گشتی بکەن و چیتر ململانێ لەسەر پۆست و بەرژەوەندی شەخسی و حیزبی نەکەن. ئێستا ئەوی غاڵب بە حیزبایەتی تەسکە، ئەو مهمترە ئێستا لە حیزبەکان. پارتی بەجیایە، یەکێتی بەجیا، هەر یەکە قەزەی خۆیەیە. قەزی عامەکە بزر بووە لەو بینە. ئەبێ هەوڵ بن قەزی عامەکە بخەنەوە پێش بە یەکەوە ئیش بکەن، هەر یەکە هێرشەکەنە سەر یەک و قسەکەن و ئەوڵێ ئەو بۆڵێ خەدا و سە دوێنێ دیت لە کۆبنی سەرک ئەوەی سەرە کۆمار هەڵبژادن چیسان مشکلەیەک پیا بووە. من تەیدیەوە ناکەم دوو حیزب ڕێ بکەون، بەڵام هەموو حیزبەکان بە یەکەوە بەرنامەیەکیان هەبێ، هەمویان ئیمزایکەن بەرنامەیەکی استراتیژی چی باشە بۆ ئەو میلەتە داینێن و بە گفتوگۆ چارە بکەن و تونند و تیژ نەمن لەگەڵێک و هێرش نەکەنە سەر یەک. ئەوە ڕێگەی ڕاستە، جایتر ئەیکەن نایکەنەوە مۆزوعیترە. ساڵێک بەر لە ئێستا دەسەڵاتدارانی هەرێم ڕیفراندۆمێکی بێ زەمینە سازیان هێنای ئاراوە و لێرە و لەوێ باسییان لە تەلاقدانی عێراق دەکرد. بەڵام دوای تێپەڕبوونی تەنیا ساڵێک دوو هێزە دەسەڵاتدارەکەی هەرێم کێبڕچیانە لەسەر بەدەستێنانی پۆستی سەرۆک کۆماری عێراق. ئەمەش ئەگەر دەرخەری ڕاستیەکان بێت ئەوە دەسەلمێنێ لە لای دەسەڵاتدارانی کوردستان شتێک بە ناوی بیر و باوەڕی نەتەوەیی و بەرژەوەندی خەڵک لە ئارادا نییە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.